تەنانەت ئەوانەی زیناشەکەن چێژێکی کاتیە ئەخر ئەوانەی زینا دەکەن لە وڵاتی خۆشمانە خۆشنێکی حەڵاڵی خۆی لە ماڵەوە چاوەڕێتی و ئەسڵەن درۆیەکی کردووە لەگەڵ ژنەکەی خۆیان و توێتی ئەچم بۆ تیجارەت بۆ دووبەی بۆ فڵان ڕۆشتووە بە دزە و لەوەچێت تکتەکەشی بەدزی بڕی بێت و تکتەکەشی بۆ ئۆنلاین بڕی بێت نەوەک نووسینگەی فڵان و فیسار و بەزم و ڕزم وەلەواچێ بۆ نمونە کەیسی وامێت تکتەکەی مەسەرەن لە سلێمانی لە هەولێر لە کەرکووک نەبڕی بە چوو بێ بۆ شارێکی تر لێوە بفڕێ توێتی نەوەک لە مەتار دۆسێ برادرێ بیر تۆرە ئەم هەموو دزە اینجا جارە بیرەکەیت وڵای بەزەیت بە عەقڵی ئەمادێ بۆ چێژێکی کاتی کاتە ئەمە نەفسە پیسەکەی کە جەنابەت باست کردکە ئەگەر بیرکردنەوە هەبێ دین هەبێ خوێندنەوە هەبێ ئەزمون هەبێ ژیان هەبێ و بە معنای کەلیمە ئینجۆی هەبێت چێژ وەرگتن هەبێت ئەو وەختە گرنگ و موهیمە تۆ دێمە لات حەزت لە پرسیارێکی ترە من کەیس ئەناسم لەم کوردستانەیە 18 دانە ساڵە منداڵیان نابێ بڕوات بێ کە ئەیان بینم ئەڵێ عاشقە و باشقەن شیرین و فەرهادی چی لەیلا و مەجنونی چی ڕاستە ینی باوەڕ ناکەم تەمەن من بەداخەوە کە خوای گەورە شیفای هەموو ئەو ئەزیزانە بدا خەلەلەکە لە پیاوەکایە یعنی من شاهێتم بە حزوری من و توێتی کاکتۆر بە گردن ئازایی ئەڵێم خۆشم تەلاقم داوە من نەم گونجاوە حەزەکەم چێتە ماڵ و حاڵی خۆی گەر حەزی لە مناڵە بە بەرچاوی منەوە وتی بەخوا قەسەم جارێکی ترم قسەیە دووبارە بێتەوە زۆر لێت عاجزم من بۆ مناڵ شوم بە جەنابەت نەکردو وەڵامێکی زۆر جوانی دایەوە یعنی بە معنای کەریمە من لەو مەجلیسەیە چێژم لە هاوسەرگیری و هاوسەرداری ئەم دوانە وەرەکرد بڕۆ بۆ عامرە پێکەوەن بڕۆ بۆ سەفرە پێکەوەن بڕۆ بۆ نازام چی پێکەوەن بڕۆ بۆ فیسار پێکەوەن بۆ تەرتیباتێک مەزبوطە یعنی جاری وە هەیە کە زانیومە لە شوێنێکا لە شتێکا بوون بات کاکتت خوا بۆ لەگەڵ ماڵەوە نایەنە فلانە یعنی هەر تەنێت تەماتی سورکرا و تەپسیەک بۆ باخێک بۆ شتێک بۆ مەسەر بۆ شوێنێک ڕۆشت ئەمە بەستم لە چێژ وەرگرتنەکەی بۆیە ئەجابێ بەعکسەوە چەندی تریشە بێ خاوەنی کچ و کوڕ و پارە و سیارە و خان و ڤیلا و فڵان بەڵام دووکە دووکیانە و بە ئاواتەوە ێژنەکە پیاوەکە بڕاتە دەرەوە پیاوەکەش بە ئاواتی بڕاتەوە بۆ ماڵ و مناڵەکان خەوتی بێ بڕاتە قاتی سەرە و سەری خۆی کچکەکەواتە نەیتوانی چێژ نە لە خان و نە لە پارە نە لە سیارە ئەو سیارە ئاخر مۆدێلی بای 13 دەفتەر لە بەردەمە نەیتوانی بەڕاستی چێژی لێ وەرگری